فەرمووە چایەکەش دۆستە دەست خۆش بیارەبی هەرێ دە پێم برێ شەفە دیار نییە شەفە وەڵی سێ چار ڕۆژە بزرە دەنگ و باسی ئەخباری چاگا لێ نییە وەڵی برێن ئەوە فێرە 5 ڕۆژ بزر دەبی دوای دێتەوە ئەو ڕۆژێک دەرێ لە تورکیا بووم ڕۆژێک دەرێ لە یۆناان بووم ڕۆژێک دەرێ بە سلۆپی داهاتمەوە ئەو هەڵێ سەیرم لەو کابرای دێ بەڕاستی یاری بەڕای من ئەو قسانی دیکە لە 160 وەنی کورە باوەڕ بکە 100 وەنیە ئەو کابرایە تەبیعاتە زۆر ئەنتیکەیە ئەگەر درۆی نەکە خۆش دەیگری زۆر ئەنتیکەیە ئەزێ وەستا شەریف بە قەنەعەتی من زۆر عیبە پیا و دروی بکە ئەو شتێکی دی برێ وەستا ئەو کابرایەکە ئەو قسان دەکات سوڕ دەزانی بەخۆی قسەکانی هەمووی درۆیە باشەوە نازانین درۆ دژمنی خۆیە وەڵی ئەگە بیزانی بە ئەوها درۆی نەدەکرد کورە وەڵی وەستا باز ئەو کابرایەت زار و بار درۆی وا دەکات لە قاموسیشدانە وەستا شەریف ڕزا لێ ناکەم وازی لێ بینە و بەردەچی لە سەدانی کاکە من دەڕۆم ئیشمێ ئەوش پارێک چایەکەی خێرە دانیش بووی ناوەڵا دەڕۆم لە مارێک شتیان پێگوتیمە باینجان و تەماتە و شتی وا دەکردن دەچمەوە مارێک زۆر سوپاس دەبڕۆ بڕۆتە نەقەومایە لەوە بابا کم لە تۆ قەومایە باش سەر هەردوو چاوم کاک شەفیق خۆش بێ کاک بايز وەڵی گوتم هەر سەرەکت لێدەم بیستم نەخۆشی ئەمێن چێوەی بوو کەریمی سۆفی عەوڵاندت ئەوەی بوو والله ئەنتیکەم پێدی کەریمە قسەی کردبی عەلا کولی لەخوای بەزیاد بێ الحەمدە هیچ بەڵام نییە و هیچ نەخۆش نیم ئەو زەچێ کابرا ئەوەی گوت سقەی دێ یعنی قابلە ئەمیش بە واجب هەستام گوتم با سەرەکت لێدەم یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاوم ئەتو پێم برێ دیار نی قەدەرەکەت ناتبینم لە چایخانەی لە وەستا شەریفی چایەتیشم پرسیارە گوتم کاک شەفیق ئەخباری لە چێ وەستا شەریفی چایەتی کەس نەما لە شەریفی ناشەریفی دەمپرسی عەلا کولی نواز لە وەستا شەریفی بینە ئێستا پێم برێ لە چێ بووی ئەو ناوای بزر بووی ئەو هاڵە من دەپرسی لە چێ بووی بەزمەچی بووم تووشی بەزمەچی بووم نەبیتەوە بەزمی چی لە چێ نەرێ بلێو چەند ڕۆژە لە چێ بوو لە چێ بووی لە بەغدایە بەغدا شەفیق ئەتوو بەغدا کوزا مەرحەبا خۆ نەخۆش نەبووی کورە ناوەڵاوە یەک دوو برادەرمە بوو لە زمانی عەسکەری گوتم هەم سەرلەوان دەدەم عەلوا هەست پیاسەکی بەغدایە دەکەم ڕەحمە لە داک و بابت بەغداوە ئەگەر بارانە تاقوتی قەگول لەوەچی ئەوەی دەباری ئێت و چیش لە مشکلی هەیە بۆ کۆراوە تەسر لە من ناکەنە ئەتوو بە خۆت دەزانی شەفە کووە دەچمە ناو چای ماری دەستە قوت و شێر ڕادەکەم لۆت ئەشهد بالله بابە پیاوەشی ڕەشیدی ئەوە ئێوارەیە وەختی مەغریبەیە لە ئەبوونەواسی پیاسەی دەکەم خۆشە لەو پیاسەی جێی پیاسەیە بۆن ماسی عمرم کو دنیای پڕ کردیە ئەو ناوەی وەختێک وەزعەکە تێک چوو بۆ تەقەو هەرایە تەقیەوە هەر بابای عالم هەڵدەهات هەڵێ کەس لەو ناوەی نەما ئەدێت دیتم دوو سیارە ئەمریکی ئەلێ لە ڕاوەستایە لەوێ دیار بوو تەقەکانیان لەوان دەکرد وەڵڵا ئەمنیش هەر لە سەزک لۆی خشیم خۆم گەیاندێ دیتم جوندێکی بەستە زمان خۆی لە من سیارێ شادیتەوە ئەمریکی گوتم هەڵاو جوابی پێدراوە فەقیرەی ناوەڵڵە بەستە زمانە لە ترساوەکی بیدەلەرزی جوابیشی پێ نەدراوە باشە شەفیقە تو ئینگلیزی دەزانی یعنی معتەڵ نابم بەڕی خۆم لە ئاوێ دەردەکەم گوتم هەی لە من نەکەوی دەبینە سلاحەکەم بدێ وەڵڵا کرد بە تەقەو هەرایەک لە سەدی ڕەشاندم ئەو ناوەم نەهێشت نەمێت یەک زەلام لەو ناوەی بمینێ بەسەلی تو یەک فیشەک نەمێت بە خسار بچی بەخێر بێ خۆش دەست خۆش بیاخوا ئەمە پێشی کۆڵم دەست خۆشی خسەر چاکەی خۆچای وەڵڵا بابە عەنتیکە قوتانی ئەرێ گەیشتنە چێن دەرێت گەیشتینە تەقەی کاکە تەقە و هەرایەکم کرد تەقەم ئەوەی فیشەک بوو پێم نەما وەختی فیشەکم پێ نەما هەستامەوە تەمەشا دەکەم ئەو ناوە بلێ 100-200 چۆرشکم کوشتیە چت کوشتیە؟ چۆرشک مارە سەعاتەکەەوە باسی ڕاوە چۆرش کردۆ ناکەم ڕەحمەت لە بابت شەفیق ئەمە لە بەغدایە بووین تەقە بوو لەگە ئەمریکیان شەڕ و هەرا و چێوە چێت و وەڵاهی بانۆت تەواوکەم وەچی تەقەوشت خەواز بوو ئەمریکیەکانم هەمووی قورتار کرد ئەتوو زابتەکە لە دووڕا گوتی کەمان گوتم هەر ئەتوو کەمان وەڵا گوتی لۆنایی لەگەرمان بدمەینە ئەمریکای ئەتوو چت پێ بوو گوتم وەڵاهی سەعاتێکی ئەو وڵاتەی خۆم بە هەموو ئەمریکا و بیمافیهی نادەم وەڵی شەفیق غەدرت کردەوە بەگەریان کەوی لەگەریان بچی ئەمریکای نەکاکە نا بەجیانم هێش ئێحمالیانم کرد وەڵە سواری سیارم هاتمە گەراجی کۆیە لە کۆیە سواری سیارم هاتمەوە هەولێرێ گەراجی چێندە؟
كوي دەڵێ جوێت گران بۆ سەلامەت بی کورە شەفیق ڕەحمە لە داک و بابێت کورە بەس ئاگەر لە قسەی خۆت بی کورە بە ئەوسە بێ نەڕوخێ ئەمە لە بەغدایە چ ئەتووی ناگەرازی کوێ چ ئەتووی ناو لێرێ على كل بس كان بايزا مستشفى نبي تلود بجيرموا يا الله خير شي زور عزايب ديك لغي ديك شفيق دبري لما البا هاك تريلاك ياك تسجيلي باكر دبو سو تسجيل ياك بتريلي عندي او تريلي تسجيل هل ما برسا شفيق اللي سمع كاني لشي مالك بقى سمع كاني دو صلاح الدين بارك البيت لو تنشتي درويك لو تنشتي الله بابا اشهد بالله عزايب الشفيق بسياري اكل تسجيل حاجه مرا بيكين بعقل دنجينا لا تزبل حمريني بخواي عقل ناقل زحمت بس لو انا بقى بردي او دوري بري السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بي سرچاو باشي بخير بي كاك بايس وافق يا ربي سباستكم وضعك واحد والله بالتماي خويا قد الرين هذا بي ان شاء الله عليك كريم قليل شي بكم قليي لا يرتند لبرد ريش منيه بس الحزم لي لدرم بيته دري قليتو لسسر ولسر تمام فرمو سلو تعاود خوش بيا اخوا دريم كريم من كريم خوش بيما نخوش يته هيت على كل ليقر ليه ليقر اه بخداي ديري دبي برام بريك خباب زانم تيا ورسر لي شيوان رحمتي خوال ليبي وستا شريف لو تسايبينا بابا او هات على كل ليقر ليه تجيشتم زاني بخداي لينا قريم دبي بيلي كرة سبريم شفيقة فني الدنيا هتا مالي السلام عليك عليك السلام كاك فرمو والله كريم قوتيتي بايز نخوشة هاتي مسارش لي رحمة لدعك بابا شفيق كنا با كرة شفيق اگر روجي دا دوازده دروي نكا هر ادارة ناكا قلبي بخرج دكوي يا اخو بخير بن خوش بيا ربي وستا بايز لبيرم نبو بري سبن الشفيق لير ابو الشفيق شفيق كنا با اري والله ديقول لسوريا بمسيسار روج بديار نبو كنت براستا اري والله كوري والله هيو كابرا زوف شكر بكرة بمني قومن لبغداد ابوي ما لقى سيتا برادران لبيت وشي شريب و دا يقول لبلا من نبا امريكاني خلاص ذاك نباوة السلام عليكم عليك السلام زماعة هنا أوضاعتان وضعتان أمورتان بخيراتي بخير بي دانشا هو بخير بي قلت بسم تسايك لو بينم أري والله تسايكم لو بينا تسايشي بارنك وشي تسايكي كوي تاي كويتيا بالوتان بجرموا ايه أو زستانا سرمايا معنجي كانونا أما تسم برادرك قلتم يلا زماعة حزم للسفر يبقى قلتم با سفرة شي بكين لولا دكانو مو كانوا أولاوي بالي والله روشتين بس بفرد سوخة كتيا قيشتين لاي زوبي سيارة ساقي دراوست بابا. باخسكان تواك ديمو. لا قيشت هي زوبي راو زين ليو تشيولس راو رابليني ها سالو عمري خذ لي رصرف كنا سفرك دزاين سينا بياسك سيرانك برو ساعة كمان لو بينا برو واز لا يبيني أنا قيشتنا تشي قيشت ايزوبي ها بفرد سوخة كتيا سيارة ساقي قوتي نروشتي مو نارو يعني شو ليه ما انا نا قلتم يلا جماعة صندانة ساعدة ولد باب قرينو كوي ايه قرينو كوي باشا كو درتون كرامة فشام 24 دي لك من اعتيادية بس برادرك ما لقلبو زور هلاك بو سرما حركي لي كردو ايه اقام لي بو دكوي هالروبي مولنا وقدي بس عشان يخوم دادا برو كوي رويشتين والله قايشين نيزيك مطعمة شي فردكي سشان هالبحال دي دادا كاشفي فردي توتني ايه تو تني تر رحمة لداك وباب اخرتو قوتت رفيقة شخوم لسشاني كردو ها برادركم فردة توتنش بيبو ايه خوبة زيناي لتن اي يعني اتو كابرات بفردة توتن وبس شاني دادا ابو قابلة سيا اوشتان لكنا من الزلاطية زوري اعتيادية سيا ايه بابا لا يتو اعتيادية دزاين ليقري برام ليقري دستواك ايه قيشنا مطعمي ايه والله قايشنا مطعمي هالزاري دستم قاعدة فلاتش مبردة بيكرد بانكم فول كرد قازم كرد كباب لومان هات خواردن رازا والسرميز كتينا سري بينقو ناخوش سام بيكرد
پانکام و بەریدا کاکە گەرمایە خاوینە دوای کەبابەکەت سەورە ئینسان گەرمای دەبی. ئەرێ شەفیق مارد خرانەبی ئەتو قسەچ بکە یەکدی بگری یەکدی دەمەک دەرێت چۆکەت بەفرکەت بوو دەمەک دەرێت سلەی هاوینێ بووم و بەریدەمان پێکرد بۆ کو دەبی خۆڕات دەبی احتیادێ شتیوە لۆ نابێ دەبی وەرە کو دەبی هەی ڕەحمەت لە بابت ئاخر ئەوێ کوێستان و گەرمیانە چیان دەرچستان و گەرمیانە تاران ئەدێ ملەکەنی و باسی سەمرو دەکەم دیارە تۆ سەفەری ئەولاد نەکردیە هەستە کەریم با بڕۆین هەستە برا هەستە تا کاریتەکان نهاتینە خوارێ یاڵە وەستا شەریف بەسەر قاوەتەوەش بڕۆیش خۆکات خوافیز بەخێر چن ئای های هەموو خەتای منە لەگە ئەو نەوعە هەرچی و پەرچیانەدا دەنیشم بزانە قسەی لۆ چێ دەکەم سەر چاوەکە چاوت خۆش بیارەبی خوا سەلامەتتکە وەڵاهی ئەوەی ڕاستی بی لە ئیشی چیاتی مەکرێت لێ ماما خۆش بی کوڕم عەمر درێژ بی ئاخ دانێ بابە دانێ ئای دەست خۆش ئەرێ وەڵاهی لۆ مۆزوعی شەفای هاتمە زۆرم هاوکاری بکە و یارمەتی بدەین شەفە کونە بە نازانم لۆ لە خوای ناترسی نازانم لۆ لە قیامەتێ ناترسی ئەو کابرایە کار و پیشێ بوویتە درۆ و واز لەو وەرە بێتامی کردی وەڵی سەری جێش کردیمە یعنی هەر شەرمەزار بیمە نازانم چ برێ هەی هوو هەی هوو ئەوە لەوەتی ئەمە دەیناسم ئەوە کار و پیشەیتی واللهی سرم سوڕمایە ئەتوو بەس تەمەشاکە تەمشانی جوانی کە لەگە درویان کو ڕەش بووە ڕەش هەمکە عیلات چاری چییە بەڕێئی من بچین سەردانێکی ئیبراهیمی برای بکەین داخوات نسحاتە چین ناکە دۆخسەی لەگەر ناکە واللهی بەڕای من نەچین باشە چونکە هیچ ئیسفادەی نییە وابزانم کە ئیبراهیمی برای سەردانیشی ناکە بینیشی خۆش نییە لەگەری چێ دەرێ بەخسەشمان دەکە کورێوەڵ ئەلەوانەیە ئەویش شەرمەزار بەزە من خەفەت بار بیمە من تووشی مشکلە بیمە برام ئەو ڕژێ بوختانی بە زمانی تو نەکرد بوو گۆت بی وەڵا باعث نەخۆشە بەخۆی هاتە مارێ لەگەر نەبوو لە چاخانێک لێم لێ کردی بەڵێ مشکلێکی دیشەیە بە قورئان منداری میش فەوتان لەگە منداری کاکە مندارەکەش چ خۆی درۆزم بووین چێ کورە کوڕەکەی من لە مەکتەبێ دەرێت تعقیب دەکەم ئیمتیحان باب وەرقەی وەرگرتەوە دەرێ باب وەرم نەگرتەوە تعقیبم کردێت تو مەز لە کوڕی شەفەی فێر بووە پێک هاتینە ئەگەر بابت پرسی برێ وەرم نەگرتەوە ئەویش وەرقەی وەرگرتەوە واللهی ئەو کاکە ئەو ڤایرۆسە دەکەوتە ناو ماڵ و مندانی مەش بە قورئان با بچین بەڵکو ئیبراهیم عیلاجەکمان لێ بکە بەخوای مشکلەکی گەورەیە دەچین ئەرێ واللهی باب چایەکەت بخۆ باشە ئینشاڵڵا من چی ئەنگۆ دەرێنتەوە وڵی کاکە ئەو برا وای لە من کردیە شەرمەزاری دنیا و قیامەت بیمە کورە ڕوونیە بچمە دەرێ چاکە کاکی برایم مۆزاکە زانی لە چێندرێ ئەمە بە شەرمەزاریەوە هاتینە بەڕاستی پێمان ناخۆش بوو بەڵام کاکە عایلەکی دیار دۆست خزم ناسیار وەڵی پێمان ناخۆشە بە قورئان زۆرمان پێ ناخۆش ئەو برای من دەبینن ئەو برای من بە منداڵی هەروە تەسەوڕ کە ڕەحمەتی خوا دەبی داکەم پارەی دەدامێت دەزانیت چیە دەیگۆ بڕۆ ئیبراهیم لەگەری بڕۆ لە بازاڕی شتی بکڕن کابرایەکە و ڕەحمەتی خوا لەبێ ئەوش مردیە مامە چۆن دەچوو دەکەنینە یەک و دوو عالەمان پێ بوو پارەکەی دەدایەت کێشی بەعایلەکمان دەکڕی چوو کێکەکانی هەمووی دەخوارد هیمنیشی دەخوارد ئەوزە داها دۆکەن داکەم دەگوت دایە وەڵای ئەوە هیمنیش خۆشم دا ئیبراهیمیش خواردی کورە تەسەوڕ کە لە منداڵیەوە هەڵە بوو چانە باشە کاک ئیبراهیم بەڕای جەنابەت چارە عیلاج کاکە والله بالله کە بە چەندان قسە نەداری کردێ کورە برام ئەو شتە واز لەو شتە ناشینانە بینە ئەو شتە ناشینانە جوان نییە بەش کاکە مەسەلەشی کوردیە دەرێ خۆشی هەتا پیری باشە کاکی برایم ئەوە دەبی نەزانی ئەوە گوناحە گوناحبار دەبی کورە بەرێ والله دەزانی کاکە تەسەوڕ کە بزانە چ دەکە ئەوە سواتەکەتی نوێژی دەکە دەستە غوتبەی سکاتی دەدا کورە منداڵەشی ئەو دوو کە دەزانی درۆکردن عیبە بەس کاکە خۆی پێوە گرتێ بەر نادەوت تەواو چ بکەم چی لێ بکەم سەری هەرچێشم ناکرێ برایە کاکە لە من گەورەترە کاک ئیبراهیم واللهی بەڕای من سەردانێکی بکەی و چێمانە پێ بڕی بەخۆی برام تەسەوڕ کە ئەمن نەهات چۆی دەکەم نەدێڵم منداڵی بێتەکەمان نە منداڵم دەستەکەنیان بەس کاکە چی لێ بکەم بەس لە بە خاترینگۆ سەردانی دەکەم دنیا بەشکەم خوادری نەرم کرد واز لەو سفەتە خۆرانە بێتن خوا گەورەیە ئینشاڵڵا بڕۆ چاچی بەڕەنگم لۆ بینە بڕۆ
کاک شەفیق بەخێراتی ئاڵم خۆش بن بەخێر بێەوە خۆش بی خێرەوە بێتاقەتی لۆ نازانن بەخوای شەفیق نازانین دەبرێ بزانین چ بووە واللهی زۆر عیبە زۆر عیبە لۆنگۆ چوینەکەم برایمی برام باسی من دەکەن زۆر عیبە لۆنگە باسی تو هاکو خۆی خەسوین دەکا برایم هەناوی کۆریە زای چەندی لەگەرم پرتاندیە واللهی لە بە برادەراتی و زیرانەتی نەبی عیبەی دەزانم دەنە دەردەکتان دەدەمێ بە دەردی مدیر شۆتەتان دەبم مدیر شورتە لۆ چ لە مدیر شورتەی کردیە ناسارم دەکەن لۆتان بجێڕمەوە داوەڵە مەجێڕەوە نا نابی کەڕومیەتی جۆ بدە من ئللا لۆتان دەجێڕمەوە مەجێڕۆ نەمانەوێت دەکتا ڕاوەستێ ساڵی دەوری بەری هەفتا و شەش هەفتا و هەفتە ئۆپڵە چینەوە دوم پێ بوو ئەمە چ ئۆپڵ ساری چەند ساری چەند هەفتا و شەش لەو دەورێ چت پێ بوو ئۆپڵە چینەوە دوو لۆ نابی سەرتان لە من شێوار ماڵ خەرانە بووی مەقسەدم ڕقەم نۆهەتو دوو ڕقەم دەتەواوکە دنیا شەوە ئەوە لە جادەی شۆڕشی شۆڕ دەبمەوە لۆ شێستی لە دوو ڕادیتم مەفرەزەی شۆرتەیان دانایە وەڵە گەیشتمەوان یەک لە شۆرتەکان گوتی هەوی تەک هەویەت پێ بوو کورە گوتم وەی سندان ئەوە هەویە لە زیاتی هەویەک دە هەویە یعنی ئەتوو جەنابێت بە شورتەکانت گۆ سندان ئەو زە چییە قابلە چیە شتیوە وەڵڵاهی دیار بوو وەچی خۆم تووڕە کرد لە شۆرتەکان زابتە چی لێ بوو لەولا ڕاوەستا بوو گوتیە شۆرتەکان بیگرن وەڵە چی لۆی چوومە پێش هەموو شان و ئەوانەی نییە نەجمە و عامفەرین بوو کورە گوتم شەفە غیرەت وەڵە لۆی چوم پەڕمدایە کو پڕمدا شان و منم ڕاتەکان هەموو نەجمە و عامفەریمەکانی بەر بۆ عەردی کورە کووەت کرد شەفیق لۆ ئەمن وەچی تومە وەچی گۆتیە شۆرتان بیگرن کورە گوتم شەفە غیرەت چ دەکەی گرتم بگرە لێ دەکەتمە سەری شۆرتەکان گەیشتنێ دەستمیان کرد گوتیان کورە نەکەی مدیر شۆرتەیە گوتم خوای دەکرد نوری سەعید دەبوو چیتر واللهی زۆر پاڕانەوە الحەقی زۆر ناورانەوە دەنە هەر لەوێ دەکوشت شەفیق وەستا شەفیق چت کردی تخوا وەزعە